بووکەڵە بچکۆلە و دووکن و دانتیژەی کە بە شێوە ترسناک و شیرینەکەی ناسراوە. لەم دواییانەدا تەنیا وەک یاریەک نەماوەتەوە، بەڵکو بووەتە دیاردەیەکی کلتوری و بازرگانی جیهانی. ئەم بووکەڵانە کە ئێستا لە سەرتاسەری جیهان لەلایەن گەنجانەوە وەک جوانکاری بە جانتا و پشتێنەکانیانەوە هەڵدەواسرن، هێزی بزوێنەری بزنسێکی ملیار دۆلاری. لە پشت ئەم سەرکەوتنە گەورەیە، وانگ نینگی تەمەن 38 ساڵ وەستاوە کە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای چینی پۆپ مارت و داهێنەری سەرەکی بووکەڵەی لەبوو بووە. وانگ نینگ بەهۆی ئەم داهێنانەوە سامانێکی خەیاڵی کۆکردێتەوە کە بە 22.7 ملیار دۆلار دەخەمڵێنرێت و ناوی چوەتە ڕیزی دەگەنجترین ملیاردێرەکانی چینەوە. هۆکاری سەرەکی ئەم هەڵکشانە خێرایی پۆپ مارت دەگەڕێتەوە بۆ مۆدێڵێکی بازرگانی زیرەکانە کە بە قوتووی داخراو یان بلاین بۆکس نازراوە. لەم مۆدێلەدا کڕیار نازانێت کام شێوە یان دیزایانی بووکەڵەی بۆ دەردەچێت تا ئەو کاتەی پاکەتەکە دەکاتەوە. ئەم ستراتیژیە پشت بە سێ هۆکاری دەرونی بەهێز دەبەستێت. یەکەم، چێژی سوپرایس، وروژانی حەزی مرۆڤ بۆ شتی چاوەڕوان نەکراو. دووەم، حەزی کۆکردنەوە، هاندانی کڕیار بۆ کڕینی زیاتر تاکو کۆمەڵە یان کۆڵەکشنەکەیان تەواو بکەن. سێەم، دەگمەنی و بەها، بوونی چەند جۆرێکی دەگمەن و نهێنی یان دە سیکرێت کەوا دەکات خولیایەکی زۆر لەسەر دۆزینەوەیان دروست ببێت و نرخی فرۆشتنەوەیان لە بازاردا زۆر بەرز ببێتەوە. لەبووبوو سنوورەکانی تێپەڕاندوو و بووەتە خولیای نەوەی نوێ کە لە جیهاندا بە جێنزی ناو دەبرن. پشتگیری کەسایەتیە ناودارەکانی جیهانی وەکو گۆرانی بێژان ریانا و لیسا زیاتر ناوبانگی ئەم بووکەڵەیی بەرز کردەوە و کردی بە پێویستێکی کلتوری سەردەم. ئەم سەرکەوتنە لە ژمارەکاندا بەڕوونی ڕنگ دەداتەوە. بەپێی راپۆرتێکی CNN ئەمریکی کە بڵاوی کردوتەوە، پۆپ مارت داهاتەکەی لە ساڵی 2024دا گەیشتووەتە زیاتر لە 1.8 ملیار دۆلار کە 420 ملیۆن دۆلاری تەنیا لە دەرەوەی چین بووە. بەشێکی گەورەی ئەم داهاتە هیفرۆشی بووکەڵەی لەبووبوو بووە. لەبووبوو ئێستا تەنیا بووکەڵەیەکی جوان نییە، بەڵکو نمونەیەکی زیندووە لەسەر ئەوەی کە چۆن تێکەڵکردنی دیزاینێکی سەرنجڕاکێش لەگەڵ ستراتیژی بازارکردنێکی زیرەکانە وەک قوتووی داخراو، بەرهەمی سنووردار، سوودوەرگرتن لە هێزی سۆشیەل میدیا و کەسایەتیە ناودارەکان دەتوانێت بزنسێک بگەیەنێتە لووتکەی سەرکەوتنی جیهانی و داهێنەرەکەی بکاتە یەکێک لە گەنجترین دەوڵەمەندەکانی جیهان.